52 Plan B من بشمرگەی کوردستانم خەباتەکەم تانەمانم 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 وادانێ پێشمەرگەیەکم لە خزمەتی وڵاتێکم هەموو ڕۆژم مەترسیە دیفاعەکەم چارم نییە وڵات دەپارێزم لە ناحەز و دژمنەکانم گیانفیدان بۆ ئەم خاکە تاکو ڕۆژی نەمانم شەرەفێکی گەورەیە دیفاع لە وڵاتم مەکەم هێز و توانە و تۆپ و تارەی دژمنیشم تێکەدەم چەکی شەرەفەکەمە شانم ئەچم بۆ پێشەوە بەڵام مەرز نییە کە بڵێن B52 دێتەوە لام گێرنگ بۆ ئەم ڕاپە بنووسم لەسەر پێشمەرگا ئەو کوڕەی کە چاونەتر سەودایم حازێری مەرگە ئەو کوڕەی کە بێبەشە بێ ئیتر لە سۆزی دایکی دوو لە سۆزی خۆشەویستی خزم و بێرا و خوشک و باوکی هەندێکیان خاوەن خێزانن ماڵ و حاڵیان جێ دێڵن هەندێکیان تازە زاوان تازە بووکیان جێ دێڵن هەندێکیان عاشقن وەکو فەرهاد لەیلی جێ دێڵن هەندێکیان بێدایک و بابن خزم و شاریان جێ دێڵن بۆی ئەکاتە قوربانی لە پێناوی ئەم خاکە بۆیە ئەڵێم کە پێشمەرگە زاتێکی زۆر پاکە ئازادین لە سایە خوێنی ئەم پێشمەرگانە شەهید بوون لە پێنا وڵات چاونەترس و مەردانە بۆیە هەرچی بکرێت ئەمڕۆ بۆ پێشمەرگە کەمە چونکە ناوی ئەوان لای دژمنی ئێمە خەمە من پێشمەرگەی کوردستانم خەباتەکەم تانەمانم من پێشمەرگەی کوردستانم خەباتەکەم تانەمانم من پێشمەرگەی کوردستانم خەباتەکەم تانەمانم برسی توێنی ناخەوێ لە هیچ شتێک ناترسێ چاوەڕێیە بزانێ هێزی دژمنی کەی دێ چەکی خاوێنە کاتەوە و پۆستاڵی ژەکاتە پێی جل و بەرگە کاتە بەری ئینجا ئەکەوێتە ڕێی بێ ئەوەی بیر کاتەوە کە جارێکی تر دێتەوە لە پێناو ئەم خاکەدا ئەچێتە ڕێزی پێشەوە دەنگی تۆپ و تارێ سەرما لە شەوانی زستان بۆ بەیانی سێرکە مەیدانی جەنگ بۆتە گۆڕستان ئەو هەموو لاو و جوانە نازدارە شەهید کێراوە خەبەری شەهید بوونیان بۆ خزم و کەسیان بێراوە دایک چاوەڕێیە جارێکی تر کوڕی بێتەوە کەچی هەواڵی شەهید بوون بۆ دایکی دێتەوە منداڵ چاوەڕێیە باوکی بێتەوە لە جەژنا کەچی نانی جەژنەی ئەو منداڵانە هەژەهرا خۆشی و پێکەنینی جەژنیان لێ ئەبێتە گریان باوکیان شەهید کێراوە لە پێناو ئازادی ژیان کچانی عاشق چاوەڕەن یاریەکانیان بێتەوە ئەڵێ وەرنە زەماوەندم یارم لە شەڕ بێتەوە کەچی ناگاتە مێرازی یاری شەهید کێراوە چاوی لەسەر یەکدانە ڕۆح بۆ ئاسمان براوە پێشمەرگە ئەو کوڕەیە کە ڕەمزی وڵات ها بۆ ئازادی وڵات دایم لە خەباتە لە سەنگەرە ئاوەستێ ڕوبەڕووی دژمن ئەی کاتە دوورشمی خۆی سەرکەوتن یا مردن ئازادی ئەمڕۆ پەرلەمان و حکوومەتمان هەمووی هاتۆتە دەست بە خوێنی شەهیدانمان بۆیە ئەبێ قەدری ئەو دەستکەوتانە بگرین ڕێزی خەبات و ماندووبوونی پێشمەرگە بگرین